هێرش و داگیرکاری تورکیا و گروپە سووریەکانی هاوپەیمانی بۆ سەر عەفرین 59 ڕۆژی تێپەڕن. ئێستا زۆرینەی ناحیە و گوند و ناوچەکانی دیکەی کانتۆنی عەفرین لەلایەن تورکیاوە داگیر کراون. لە سەرەتای هێرشەکانی تورکیاوە بە شێوەیەکی بەرچاو هاوڵاتیانی مەدەنی بوونەتە قوربانی و بەهۆی مەترسیەکانەوە ناوچەکانی خۆیان جێهێشتووە. بەڵام پاش ئەوەی ڕۆژی یەکشەممە شاری عەفرین داگیر کرا، شەپۆلێکی بەرفراوانی ئاوارەبوون ڕوویدا بە جۆرێک کە نزیکەی 300,000 کەس تەنها لە شاری عەفرین لە ماوەیەکی کورتدا ناچار بە جێهێشتنی ماڵ و ژیانی خۆیان بوون. بەپێی یاماری ڕێکخراوە مرۆیەکانی ناوچەکە دەیان کەس لە کاتی جێهێشتنی عەفریندا بەهۆی نەبوونی خواردن و خزمەتگوزاری تەندروستی و خراپی ڕێگاوە بوونەتە قوربانی. زۆرینەی هاوارەکانی عەفرین لەو ناوچەکەمەی لەژێردەستی یەپەگە ماوە نیشتەجێ بوون. بەهۆی نەبوونی شوێنی گونجاو و خواردن و خزمەتگوزاریشەوە دەیان هەزار ئاوارە لە بارودۆخێکی زۆر سەختدان. بابەتێکی ترکە لە 24 کاتژمێری سەرەتایی داگیرکردنی عەفریندا جێگای سەرنجی میدیاکان بوو، تاڵانکردنی شارەکە بوو لەلایەن گروپە چەکداریەکانی سەر بە تورکیاوە. بە گوێرەی ئەو وێنانی لەلایەن میدیا جیهانیەکانەوە بڵاو کراونەتەوە، ئەو گروپانە دەستیان لە هیچ شتێک نەپاراستووە و هەرچیەکیان بەردەست کەوتووە بردویانە. لەگەڵ ئەو بارودۆخە سەختە و بێدەنجی کۆمەڵگای نێودەوڵەتیش هێشتا مەترسی یەخەی عەفرینیەکانی بەرنەدا و شەڕ هەر بەردەوامە. لە لای خۆیەوە یەپەگە دەڵێت دوای کشانەوە لە شاری عەفرین بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان خۆناغی شەڕی گەریلایی دەست پێ دەکات. لە دووەم ڕۆژی داگیرکردنی شارەکەشدا بەرپرسیاری خۆی لە تەقینەوەیەک ڕاگەیاند کە یەپەگە دەڵێت 50 سەربازی تورکیا و گروپەکانی دیکەی تێدا کوژراوە، بەڵام میدیاکانی تورکیا دەڵێن 11 کەس لەو تەقینەوەیەدا کوژراون. لای خۆشیەوە ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆکۆماری تورکیا ڕایگەاند هێرشەکانیان لە سەر عەفرین بەردەوامە بێت و تەنها بەوەشەوە ناوەستن، بەڵکو هێرش دەکەنە سەر ناوچەکانی دیکەی ڕۆژاوای کوردستانیش. ئەوەی لە عەفرین ڕوویدا بە قوربانیبوونی کورد بوو لە پێناو بەرژەوەندی وڵاتە زلهێزەکاندا، بەڵام بوونی ئەمریکا لە ناوچەکانی دیکەی ڕۆژاوای کوردستان مەترسی هێرشی تورکیای کەم کردووەتەوە. ئەگەر ئەمریکا پشت لە کورد بکات، ئەوە واشنتۆن هیچ ڕۆڵێکی لە سووریا نامێنێت.